2100 قوتابی زانکۆی سۆران بەسەر 56 بەشە ناوخۆییدا دابەش بوون و تیایدا دەمێننەوە کە لەلایەن زانکۆکەوە بەکرێگیراون. بەڵام هیچ مەرجێکی سەلامەتیان تێدا نییە بۆ ئەوەی لە کاتی ڕووداوێکی نەخوازراودا ژیان و گیانیان پارێزراو بێت. ئێستا کە ئێمە تەماشای زانکۆی سۆران دەکەین بە تایبەتی یەکێکە لەو زانکۆیانەی بەڕاستی بێنازە لە بەشە ناوخۆیی، یعنی هەموو بەشە ناوخۆیەکانی 100% لە کرێدانە. ئەو بەشە ناوخۆیانە ئێوە دەتوانن تەسویرشی بکەن کە 100% لە بینایی کرێدانە، یعنی یەک بینایی خۆمان نییە کە بڵین مەسەرەن تەڵەبەلی مێنێتەوە بێزگەلەوەی ئەو بینانە کە بەکرێ گیراون زۆربیان مەرجی سەلامەتی تێدا نییە. بۆیە من لێرەوە یعنی ڕووی خۆم دەکەمە ئەنجومەنی وەزیران و ئیدارەی سەربەخۆ و سەرۆکایەتی زانکۆی سۆران کە پارەیەک تەرخان بکرێتن، فەرموو ئەوە بەشە ناوخۆیی ئەوە هاتووە تەواو بکرێتن، هەندێک پارەی ماوە بۆی تەرخان بکرێ، نزیکی 1000 قوتابیمان دەتوانین بین لە ناو حەڕەمی زانکۆ لە زۆر ڕۆوە قوتابی دەپارێزرێتن. ئەم بەشە ناوخۆیانە بەڕاستی لە ئاست و موحی ئێمەدانینە ئەو باڵەخانانەی کە هەیە، بەڵام بەهۆی نەبوونی باڵەخانە کە ستاندەری تێدا بێتن، ئەو ستاندەرەی ئەوەی کە بڵین هەم ئەوەی بەرگری شارستانی و هەم تەندروستی و سەلامەتی داوای دەکات، بەڕاستی ئەو بەشە ناوخۆیانە هەموو مۆسفاتەکانی تێدا نییە. جا بۆیە ئێمە لە نێوان خراپترین و خراپتر ئێمە خراپترمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە قوتابیان تێدا نیشتەجێ ببن. لە ناوکەمپی زانکۆی سۆرانیش دوو باڵەخانەی گەورە بۆ بەشە ناوخۆیی قوتابیان دروست کراون، بەڵام وەک زۆرێک لە پرۆژەکانی دیکەی ئەم هەرێمە ئەوانیش بە نیوەچڵی بەجێ هێڵراون و بە بیانووی قەیرانی دارایی تەواو نەکراون. سەرۆکی زانکۆش داوا دەکات ئەو دوو بەشە ناوخۆییە تەواو بکرێن بۆ ئەوەی بەشێک لە گرفتی بەشە ناوخۆییەکان چارەسەر بکرێن. بەڵام ئێمە بە بەردەوامی سەردانیان دەکەین، بەردەوامی تیمەکان سەردانیان دەکەن و بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدانە کێشەکان چارەسەر بکەن. بەڵام بیناکە ئەگەر خۆی لە خۆیدا بە شێوازێکی تەندروست دروست نەکرابێەوە کێشەیە. وەڵڵاهی بودجەیەکی زۆری دەوە بە پێی ئەو دەرخستەی کە لە بەردەستی ئێمە هەیە کە کات خۆی دەست پێکرا و قەیرانی دارایی دروست بووە پارە نەما نزیکەی 8 ملیۆن دۆلاری دیکەی پێویستە. ئەو پارێکی زۆرە و ئەوەش 100% کێشەکە چارەسەر ناکە. نزیکەی 700 قوتابی دیکە شوێنی لەو بەشە ناوخۆیانە دەبێتەوە. حاڵی حاضر زیاتر لە 2000 قوتابیمان لە بەشە ناوخۆیەکان. بەرپرسانی ئەم هەرێمە پند لە ڕووداوەکان وەرناگرن. لە ماوەی ڕابردوودا چەندین ڕووداوی نەخوازرا و جەرگبڕ لە سۆران و شارەکانی دیکە ڕوویانداوە. نوێترین ڕووداوی کارە سادبار ئاگری باڵەخانەکەی سۆران بوو کە تێیدا 14 کەس گیانیان لەدەستدا و 7 دیکەش بریندار بوون. پێویستە دەسەڵاتداران تەنیا بە پێکهێنانی لێژنە بابەتەکە لە کۆڵخۆیان نەکەنەوە، بەڵکو پەندی لێوەربگرن و مەرجی سەلامەتی بۆ ئەم بەشانە زیاد بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.